لە زۆر ناوچەی ئێراندا کچانی خوێندنگاکانی ئێران ژەهراوی دەکرێن و سەرچاوەکانی هەواڵ باز لەوە دەکەن بە سەدان کچی خوێندکار ژەهراوی کراون لە چەندان شار و شارۆچکەی ئێراندا. زیاتر لە 3 مانگە ئەم کردەی ژەهراویکردنەوە هەیە و لە سەرەتاشدا دەسەڵاتدارانی ئێران ئەو ڕاپۆرتانەیان فەرامۆش دەکرد و تەنانەت نکوڵیشیان لێ دەکرد و ئێستا دەڵێن ئەو ژەهراویکردانە بە مەبەست کراون. توبا ئەلیاسی چالاکوانی سیاسی ڕاستەوخۆ لە ڕێی سکایپەوە لەگەڵ کورد کۆنێکشنە. توبا خانم زۆر سپاسە دەکەم بۆ ئامادەبوونت. ئێران دەڵێ ئەو ژەهراویکردانە بە مەبەست دەکرێن و دەشڵێ ژمارەیە خەڵکیشی دەستگیر کردووە. ئەمەوێ بزانم کێ سوودمەندی یەکەمە لە ژەهراویکردنی خوێندکارانی کچ لە ئێرانە؟ ئەوەی کە ئێران پێی وایە کە باس لەوە دەکات کە کەسانێکی دیکە لە پشتی ئەم ژەهراویکردنن ئەوە وەتیشانەوەیە و ئەیەوێ وەک هەموو کارەکانی دیکەی پەردەپۆشی کات و بڵێت کە من ستەم لەو نەتەوەیەوە بە تایبەتی لە ژنان ناکەم. ئەگینا ژەهراویکردنی کچان هەموو بەڵگەکان پیشانیەدا کە ئەمە کارێکی بە بەرنامەیە و پلانێکی زۆر گەورەتر لە پشتی ئەم کارەوەیە و ئەمە لە توانای هیچ ئۆپۆزیسیۆنێک و لە توانای هیچ کەسێکی دیکەدا نییە کە بتوانێت لە ماوەیەکە لە تەواوی نقطەکانی ئێران زیاتر لە 15,000 کچ دەرماندا و بکرێەوە ژەهراوی بکرێت. جار بۆیە ئەوەی کە سوودمەنە بە بڕوای من کۆماری ئیسلامیە، چونکە ئەو پێی وایە بە لەو ڕێگایەوە ئەتوانێت خەباتێک و شۆڕشێک کە ئێستا ژنان ڕێبەرایەتیەکەن شۆڕشی ژینە ئەوێ بەو شێوەیە ئەم شۆڕشە سەرکوت بکە و کچان و ژنان بترسێنێ لەوەی کە درێژە بەم شۆڕشە بدەن، چون ترسێکی یەکجار زۆر تایبەتی لە نەورۆز هەیە کە پێی وایە ژنان لەم نەورۆزەدا ئەم خەباتە دووبارە بەڵێسەدارترەکەنەوە و درێژەی پێدەن. هەر بۆیە ئێوێ لەو ڕێگایەوە کچان و ژنان هەم تۆڵەیان لێ بسێنێتەوە کە ئەم شۆڕشەیان بەڕێخستووە هەم بیچیان ترسێنێ کە درێژە بەم شۆڕشەمەدا. توبا خانم هەروەکو لە پێشەکەکەش ئاماژەم پێکرد کۆماری ئیسلامی ئێران ئاماژە بەوە دەکات ژمارەی خەڵکی دەستگیر کردووە لەسەر ئەو ژەهراویکردنەی خوێندکارانی کچ لە ئێراندا. کێن ئەوانەی دەستگیر کراون یا ڕوبەڕووی چ جۆرە دادگاییەکیش دەبنەوەمانە؟ لە پەیوەندی لەگەڵ دادگاییە وەختێک کە بۆ خۆی هەم وەکیل خۆی بێ و هەم قازی و هەمووی ئەوانە خۆیان بن، ئەم دادگاییکردنە دادگاییکردنێکی نەعادڵانەیە و نە جێگای باوەڕە. ئەو کەسانش کە دەستگیریەکە کەسانێکە کە بۆ خۆی دەستنیشانی ئەکاوە پیان ێژێ کە ئاعتراف بکەن بۆ ئەوەی کە کێشنتە لەسەر خۆی کەم کاتەوە و ئاعترازەکان ڕووبەخۆی کەم کاتەوە. ئەگینا هەموو لایەنێک ئەزانێەوە کۆماری ئیسلامی مێژینەی هەیە لەو بارەوە کە ستەم بکە لەو بارەوە کە حتا کاری تروریستی بکە و بیخاتە ئەستۆی کەسانی دیکەوە. ئێستا زۆر کاری دیکەشەکە بۆ نمونە ئەبینی کە لەم ماوەیەدا تەبلیغی ئەوەی کردووە و ڕایگەیاندووە کە گرۆهەلێکی بە چەک و چۆڵەوە دەستگیر کردووە کە لە ئەمانە سەر بە حزبی دموکراتن بۆ نمونەوە ئەیەوێ لەو ڕێگایەوە ڕەوایی بدا بە ستەمکاریەکانی خۆی و بەکارە تروریستیەکانی خۆی. بە بڕوای من کۆمەلگای ئێران وە کۆڕ و کۆمەلگای نێودەوڵەتیش بۆیان دەرکەوتووە کە کۆماری ئیسلامی لە بەلاڕێدابردنی بیرروڕای هەم ناوخۆ هەم دەرەوەی وڵات دەستێکی باڵای هەیە و ئەیەوێ لەو بارەوە چاواشەکاری بکە. ئەگینا هەم کۆمەلگای کوردستان و کۆمەلگای ئێرانیش باشەزان کە کێ لە پشتی ئەم کردەوە دزێوانەدایە. خۆ کۆماری ئیسلامی زۆر بە ئاشکرا جنایەتەکانی دیکە کات ئێستا ئێوێ ئەمە بخاتە پاڵی کاشیەکانی حکومەت داوای لێبوون دەکەم ئەسید کاشێتەکانی ڕوومەتی کچان و ژنانمان ئێستاش خۆ زیندوون ئەیان بینین ئەمانە کێ کردی
بەڵێ تو با خانمەمەوێ بزانم ژێراویکردنی کچانی خوێندکار لە ئێراندا چەندێک کاریگەری هەبووە بەسەر پرۆسەی خوێندنەوە بە تایبەتی بۆ کچان ئایا وای کردووە کچان دەست لە خوێندن بەربەردان؟ بە بڕوای من لە درێژخایەنە کچان دەست لە خوێندن بەرنادەن بەڵام لەو ماوەیەدا کە ئەو ژەهراویکردنە هەبووە کچان ناچار بوون کە ڕوونەکەنە قوتابخانەکان ئەلبەت لە هەمووی ناڵێم بەڵام لە زۆربەی شوێنەکان ناچار بوون قوتابخانەکان چۆڵ بکەن بۆ پاراستنی گیان و ئەمنیەتی خۆیان دەست بکەن بە ئاعتراز لە نێو شەقامدا من پێم وانییە لە درێژخایەندا کچان و ژنان ملکەچی جنایەتەکانی ڕێژیم بن و ڕژیمیان سەلماندووە کە ئەوان بەردەوامە بن هەم لە خوێندن هەم لە خەباتکردن بۆ مافەکانی خۆیان. بەڵێ تو با خانم لە وەڵامیەکی لە پرسیارەکاندا باست لەوە کرد کە پێدەچێت لە نەورۆزە گوڕوتینێکی تر بدرێتەوە بە شۆڕشی ژینە ئەو گوڕوتینە هەر لە ڕۆژهەڵاتی کوردستانە دەبێ یاخو شارەکانی تری ئێرانی ژەگرێتەوە. ئەتوانین بێژین ئەم ستارتە هەر لە دوێنێەوە دەستی پێ کردووە لە کوردستان و لە ئێراندا چوارشەمە سووری زۆر زۆر گرنگەواتە چوارشەمەی پێش نەورۆز هەر لە دوێنێەوە ئەتوانم بێژم ئەم خەباتەوە ئەم بەرخۆدانە دەستی پێ کردووە ئەلبەت لە تەواوی ئێرانە ئەیبینی کە بەرخۆدانەکە دەستی پێ کردووە و ئەعترازەکان زۆر زۆر بەربڕاو بووە بەڵام لە کوردستان و لە شارەکانی کوردستانە ئەم بەرخۆدانە هەر وەک لە مێژوودا و هەمیشە و لە شۆڕشی ژیناشدا خەڵکی کوردستان پیشانیاندا کە خەڵکێکن بەرخۆدانەکەن و داخوازیەکانی خۆیانیان گەرەکەەوە ئەیانەوێ ستەمەکانی کۆماری ئیسلامی کۆتایی پێبێن و ئەیانەوێ ئەم ڕژیمە بڕوخن ئێستاش لە دوێنێ لە تەواوی شارەکانی کوردستانە چوارشەمە سووری کراوە بە مەیدانی خەبات و بەرخۆدان. بەڵێ تو با خانم سپاس و پێزانینم بۆ بەشداریت لە کورد کۆنەکشنی ئەمڕۆماندا زۆر سپاس دەکەم. باز بۆ ئێوەش.